بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان بەبێ بەشداری کۆمەڵ و گۆڕان دووەمین کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بەڕێوەچوو بە پێی ڕاگەندراوی کۆبوونەوەکەش بڕیاردراوە شاندێک پێکبێنرێ بۆ سەدانیکردنی عێراق و لە ماوەی 2 هەفتەشدا پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆرە تافگا ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق هەروەها لە هەولێرەوە سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. بەبێ بەشداری کۆمەڵ و گۆڕان دووەمین کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بەڕێوەچوو. بە پێی ڕاگەندراوی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لایەنەکان لە کۆبوونەوەکەدا لەسەر چەند خاڵێک ڕێکەوتن. لە کۆبوونەوەکەدا بڕیاردراوە با ڕاستپاردنی مەسعود بارزانی و کۆسراد ڕەسۆڵ بۆ پێکهێنانی شاندێک بۆ گفتوگۆ لەگەڵ بەغداد. بڕیارەکەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بۆ سەردانیکردنی بەغداد لە کاتێکدایە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ڕایگەیاند ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان نادەستوریە و مامەڵی لەگەڵدا ناکەن. لە دوای ساڵی 2030ەوە هەردوو پارتی دەسەڵاتدار دەیان پۆستی باڵایان لە بەغدا وەرگرتووە، بەڵام ئەم پۆستانە بۆ بەرژەوەندی حیزبی بەکارهێنراون. بەرپرسانی کورد لە بەغدا هیچ وتوێژێکی ڕاستەقینەیان لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق سەبارەت بە سەربەخۆیی ئەنجام نەداوە. هۆکاری سەرپەرشتی نەکردنی نەتەوەیەگرتوەکانیش لە ڕاپرسی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ دژایەتی حکوومەتی عێراق بۆ پرۆسەکە. ئەگەر حکوومەتی عێراق ڕەزامەند بێ بە ئەنجامدانی ڕاپرسی هەرێمی کوردستان، ئەوە نەتەوەیەگرتوەکان سەرپەرشتی ڕاپرسەکە دەکات، هەروەک چۆن نەتەوەیەگرتوەکان سەرپەرشتی ڕاپرسی باشووری سوودانی کرد لە ساڵی 2011 کاتێک دەوڵەتی سوودان ڕەزامەندی دەربڕی بۆ ئەنجامدانی ڕاپرسیەکە. لەلایەکی ترەوە بە پێی ڕاگەیاندراوی کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بڕیار دراوە پەرلەمانی کوردستان لە ماوەی 2 هەفتەدا کارا بکرێتەوە بۆ چارەسەری کێشەکان و پشتیوانی لە ڕیفراندۆم. ماوەی ساڵێک و 9 مانگ و 18 ڕۆژە پەرلەمانی کوردستان پەکراوە و لەو ماوەیەشدا چەندین سیناریۆی جیاواز بۆ کاراکردنەوەی پەرلەمان خەراوەتە ڕوو، بەڵام تا ئێستا کاران نەکراوەتەوە. دوو ئاڕاستەی جیاواز بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بوونی هەیە. ئاڕاستەیەک پەرلەمانی کوردستان بۆ پرسی ڕیفراندۆم کارا بکرێتەوە و شەرعیەت بدا با کارەکانی کۆمیتەی ڕیفراندۆم. ئاڕاستەیەکیش دەیەوێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و کار بکات بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و باشکردنی بژێوی خەڵک. پاشانیش دوای زەمینەسازی پەرلەمانی کوردستان یاسایەک بۆ ڕیفراندۆم دەربکات. تا دێت لە وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم نزیک دەبینەوە و هەنگاوەکانیش بۆ ئەو پرۆسەیە بە سستی بەڕێوە دەچن. ئاماژەکانیش ئەوەمان پێ دەڵێن بەم کرچ و کاڵیە هەرێمی کوردستان ناتوانێت ڕیفراندۆمێکی بەرهەمدار ئەنجام بدات. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. دکتۆرە بەخێر بێنەگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلۆی سەرسەر پێکەنانی شاندێ بکەین بۆ بەغداد. دەمەوێت ڕای بڕێستان لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بزانم و سەبارەت بە بڕیارەکانیان ئەم ئەنجومەنە چۆن هەڵەسەنگێن. سپاس بۆ کەناڵی پەیام و بۆ کارمەندانی کەناڵی پەیام. بێگومان ئەو شاندەی کە ئەمڕۆ پێکاتۆ یاخود با ئەو لیژنەیە کە پێکاتۆ سەردانی بەغا ئەکاتەوانی خۆی لە ئەساسە لیژنەکە حیزبیە، لەسەر ئەساسێکی حیزبیە و لەسەر هیچ ئەساسێکی نەیاساییە نەحکومیە. من تێناگەم با بڵێن کە کاتێک کە تۆ خۆت لە مەدای حیزبیە ئیژەکەی ئیتر بۆچی پێویستەکات با بڵێن کات یەیت. یعنی ئێستا ئەو شاندەی ئەمڕۆ کە پێگێت بە حساب بە سەرۆکایەتی مەسعود بەرزانی و کۆسراد ڕەسوڵ بێن بۆ بەغا، من تێناگەم مەسعود بەرزانی بە چه سیفەتێکیە بۆ بەغا؟ ئایا بە سەرۆکی ئەقلی تۆ ماوەیەکی بەسەر چووە وەکو سەرۆکی حیزبی توانێت کەواتە ئەوەی کە ئەمڕۆ لەنا ئەو شاندەیە کراوە هەمووی نایاساییە لە ئەساسە ئەمەی کە ئێستا ئەم زەنگەی کە لە هەرێمی کوردستاندا لێ ئەیە بۆ ئەوەی کەوا ئیستیفتا بکرێتەوەوانی و ڕاپرسی بکرێت لە هەرێمی کوردستانە هەر هەمووی بۆ مانەوەیەکی دەسەڵاتە بۆ مانەوەی ئەوەی هەیەکەوە ئەم چەند ساڵە بە گەندەڵی لە هەرێمی کوردستانە حکومڕانیتان کردو بۆ پێگەی دەسەڵاتەکانتانە. ئەینا بەم شێوازە یاری بە مەسیری شعبێک ناکرێت کە تۆ نازانیت
سەفینەیەک لێ قیادی سەفینەیەکەکەیتوانێ بەرەوچووی ئەبێتوان بەرەوچوو غەرقی ئەەکەیت یعنی من بەڕاستی ئەو شاندەی کە بۆ بەغا تەمەناکەم لە بەغایە داوا لە حیدەر عەبادیەکەم ئەسڵ پێشوازی نەکات چکە تۆ بەناوی منەوە ئەڕۆیت کە ئەڵەی سەرۆکی هەرێمی کوردستانم تۆ سەرۆکی غێر شەرعیت شخصێکی شەرعی سەرۆکی پەرلەمانی کوردستانە ئێستا چونکە هەموو دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم لە تەوابوونی شەرعێتی ئەوە ئەگەرێتەوە بۆ سەرۆکی پەرلەمان ئەگەر شاندەکە بە سەرۆکایەتی سەرۆکی پەرلەمان مەبەسم لە هیچ شخصێک نییە بۆ هیچ جۆرە حیزبێک نییە ئەبێ پەرلەمان ئەو بەو ئیشە هەستێ نەک سەرۆکی حیزبێک هەستا و لە بری هەموو ئەو ئەحزابانەی کە لە کوردیا و لە بری شارعی کوردی و لە بری مۆزەفینی کوردی و لە بری مەسیری شعبی کوردی قەرارەتیایە لەبەرەوە من بەڕاستی هەرچییان وتووە هەرچی ئەو ئەنجامانەی کە لە کۆبوونەوەکەی ئەم ڕاکرەوە بە شتێکی ناشەرعی دانێ بۆچی بە ناشەرعی پێ دوای کۆمیتێ شەڕێتی یاسایی نێم کۆمیتەی ڕفراندۆمە کە پێکێنراوە کە بەشێکی زۆر لە حیزبەکان تێدان بەبێ بەشداری کۆمەڵ و گۆڕە خۆی لە ئەساسە لە ئەساسە ئێمە کاتێک کە ئەڵێن ڕاپرسی غێرە بە یاسای بۆ دەرکرێ یاسا ئەبێ لە فەوزی انتخاباتەوانی ئەوان بە پێی مادەی حەڤە لە مادەی چواری ساڵی 2014 نێ فەوزی انتخابات یاریمی کوردستان مادەی حەڤەکەی ئەڵێ ئەبێ ئەو یاساکە دەرکا بیا بە پەرلەمان تەزدیقیکە نەک لە شخصی حیزبیەوان و دوو حیزبدا نیشتونەوانێ لە ژوورێکی داخراوە باڵدەین کە ئەمڕۆ لەبارە بۆ انتخاباتکردنی خۆیان بۆ پێگەی خۆیان لە ناو شعبێتێکی دەنگ دەرەکانیانە زیاکەنەوانێ و بەسەر خەڵکێکی هەرێمی کوردستانە ئەسەپێنێت بە ئیستیفتا تۆ کاتێک کە بە ناشەرعی هاتیتە پێشوانێت کەواتە هەرچیەک لە دوای ئەوانێ ماوەڕە ئەلکاواریز ئەو لیژنەی کە بۆ کۆمیسیۆن هەڵەبژێری ئەو لیژنەی کە یە بۆ بەغا ئەو لیژنەی کە قەرارێ هەمووی ناشەرعیە تۆ لە ئەساسە بە ناشەرعی هاتی بەبێ یاسا هاتوویت یعنی خۆسەپاندنێکی حکوومەتێک شخصێکە حیزب دوو حیزبن کەوتونەتە یەکەوانێ بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە ئەحزابە کوردیەکانی تری سیانزە حیزب بچکۆلەکە بە هەرمیان کورسێکیان نییە کەواتە دوو حیزبی گەورە قەراریەوە یعنی بۆ نمونە تۆ سێرەکەیت بە بدەین کە گۆڕان لە عملی سیاسی ناشەرعیەکان نیە کۆمەڵی ئیسلامی لە عملی ناشەرعی لەمان نییە کەواتە تۆ ڕایەکی جەماوەری نیوەی دەنگەکانی هەرێمی کوردستان لێ بۆتەوانێ بەڵام سپاس دەکەم دکتۆرە دواتەگەرم و لای بەڕێز ئەگەر بچین لای کاک سەلیم زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا ڕای بەڕێزتان لەسەر ئەم کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی باڵای ریفراندۆم چی بووە تاکو ئێستا ئێوەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆچی بەشداری لەم جۆرە کۆبوونەوانە داناکەن؟ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەرانی بەڕێز و بە خەراتری میوانە بەڕێزەکەش دەکەم وەڵای ئێمە دیارە لە سەرەتاوە ئەو گرفتەی کە ئێمە بۆی نەچوین و بەشداری و دانیشتانەمان نەکردووە پێمان وانە بۆ بەو شێوەیە ڕیفراندۆم دەکرێەوە دەتوانێت ئێمە نوێنەرایەتی خەڵک بکەین و نوێنەرایەتی هەرێمی کوردستان بکەین بەو شێوەیە کە دوور لە یاسا و دوور لە پەرلەمان بتوانین ڕیفراندۆمێک ئەنجام دەین کە نەتیجەی نەبێ و نەک نەتیجەی نەبێت دوای قەیرانش بۆ ئەو خەڵکە دروستکەین سەرڕای ئەو هەموو قەیرانانەی کە هەی بووە ئێمە قەیرانشکەی بۆ دروستکەین بۆیە ئێمە لە ڕابردووە بەشداریمان نەکردووە و بەداخەوە ئەو لایەنانش تا ئێستا دیراسەیەکی وەزعەکەیان نەکردووە بە پێی دیراسەیەک بزانین ئایا ئێمە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان لەو وەزعەیە لەو کاتەی ئێستاە لەوەدایە کە ئەم بانگەشە و ئەو جدیەتە لەسەر ڕیفراندۆم و لەسەر کاتەکەی و لەسەر شێوازەکەی کە ئێمە هەمووشی دەکرا لە ڕێگەی پەرلەمانەوە چکە ئێمە بەپێی یاسای عێراقی و بەپێی یاسای پەرلەمانیش و بەپێی ئەو یاسانی کە لە پەرلەمانیش لە ڕابردووە لە 92 تا ئێستاش کە بڕیارەکانی پەرلەمان هەم لە عێراقیش قبوڵە و هەم لە هەرێمی کوردستانیش قبوڵە و هەموو پرسە چارە نووسازانش دەبێت لە پەرلەمانەوە یاسای بۆ دەرچێ و بە تایبەتی پرسی ڕیفراندۆم پرسی سربەخۆیی پرسی ڕیفراندۆم و دوایش پرسی سربەخۆیی پێویستی بە یاسایە پێویستی بە پەرلەمانەیە و پێویستی بەوەیە کە دەنجی خەڵک بێ ینی بۆ ئەو حیزبانە مەدە جددی بن و حریز بن لەسەر ئەوەی کە ئیلا هەر دەبێ بکرێ بەڵام ئەوەندە ڕوبعی ئەوە حریز نین لەسەرەوەی گچکەترین گرفتی ئەم خەڵکە چارەسەرکەن و خەڵک تا ئێستا بە هەموو ئەو گرفتانەی لە 92 ڕای دەچێشە تا ئێستا هیچی بۆ چارەسەر نەکراوە و ئێستا باسی پرسێچکەی زۆر گەورەتر دەکرێت لە هەرێمی کوردستانە ئەو دەنگە ناڕەزاییە زۆرە و ئەو هەموو گرفتانی خەڵک لەگەڵ دەنجی نەخێری وڵاتانیش کە لەگەڵ ئەو پرسە ئێستا تێک ناکاتەوە ینی ئێستا ئەو لایەنانەی هەرێمی کوردستان دەبینی زیاتر حریسن ینی بۆتە مەسەلەیە کە
نە خەڵکی هەرێمی کوردستان لێ حاڵی دەبێ و نە وڵاتانی دەرەوەش لێ حاڵی دەبن. ئەمە چییە ینی ئەم مەتەڵە کە ئەم لایەنانەوەندە حریصن و ئەوەندەش کە وڵاتان تەصدیقی ناکەن، UN تەصدیقی ناکە، عێراق پشتگیری لێ ناکە و ئەمریکا کە ڕۆڵی گەورەی هەیە لە ناوچەکە پشتگیری لێ ناکە. ئەمە چییە ینی ئەم مەتەڵە بۆتە چی؟ و ئەگەر شتێکەیە بابە و خەڵکەی بڵێن ئێمە لەسەر ئەو ئەساسەیە وەگەر هیچ ئەساسێک چینێ بۆ ئەوەندە حریص بن لەسەری. ئەم پێم وایە ئەوە قەیرانی قوڵ بۆ ئەم هەرێمی کوردستانە دروست دەکات کە دوای چارەسەرکردنەکانی زۆر بە زەحمەت دەبێیان دەمانگەڕێنێتەوە خاڵێکی زۆر دواوە کە دیسان دەست پێ بکەینەوە ئەو هەنگاوانەی کە نندراوە بە وەزع و قەیرانانەی کە خەڵک هێناوەتی لەسەر شانی ئەو خەڵکە هەندێک هەنگاو بردراوە لەسەر ئاستی نێودەوڵەتی قەزەی کورد زۆر چۆ پێشەوە و لەسەر ئاستی عێراقیش بەڕاستی ئێمە تا ئێستا سەربەخۆ بووین. یەک خاڵی حکوومەتی عێراقی لە 1991ەوە لێرە جێبەجێ نەبووە. یەک خاڵ نە سەردەمی سەدام نە دوای ڕوخانی سەدامیش یەک خاڵ لێرە جێبەجێ نەبووە. یعنی نەیانتوانیوە 1 ملیۆن دیناری تەبع لە حکوومەتی عێراقی لە حکوومەتی هەرێم وەرگرن لە بری ئەوەی کە دەیدەنێ، ینی شتێکی وان نەبووە جگەلەوەی کە ئێرە خاوەنی سیادەی خۆی بووە وەفد هاتووە وەفد ڕۆیوە و ئیستیقبال کراوە چۆتە دەرێ وەفدی هەرێمی کوردستان، یعنی وەکو مەسەلەی دەوڵەتێکی سەربەخۆ تەعاملی لەگەڵ کراوە. بەڵام ئێمە بەداخەوە تا ئێستا سەربەخۆ نەبووین بۆ ئەوەی کە بتوانین ئەو پایانەی کە پێویستی بە سەربەخۆی و ئازادی ئەم خەڵکەیە نەکراوە. ینی خەڵک ئێستا لە گسکەترین قەیرانە لە گسکەترین هەواڵە تووشی ئەو هەموو قەیرانە بۆ کە ئێستا تێکەوتۆ خەڵک نازانێ نەوت بکڕێ گەنم بکڕێ ڕستقی ڕۆژانەی بکڕێ بەو نەبوونی و پارێش کە هەرتەوەی ماوەی 2 ساڵە قەیرانی بێموچەی و نیوموچەی و ڕوبع موچەیش ڕووی تێکردو. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە بەشداری نەکردنی ئێوەوە هۆکارەکەی ئەوەیە کە وە سەبارەت بە جۆری ئەم ڕیفراندۆمەش کە ئێستا ئەو لایەنانەی کە بەشدار لە کۆبوونەوەکانی کۆمیتەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم دەکەن کە سوون لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆمی لەم شێوەیە کە یاسای نەبێ کۆدەنگی نیشتیمانی لەسەر نەبێ ڕەزامەندی عێراق و وڵاتانی تری لەسەر نەبێت بە تایبەتی لە ڕووی کۆدەنگی ناوخۆیەوە ڕیفراندۆمی لەو شێوێ لە وڵاتانی دنیا کراوە ئەم جۆرە لە ڕیفراندۆمە؟ نەخێرە تا ئێستا ڕیفراندۆم بخۆی لە ئەساسا دەبێ کێشەیە کە بێ بۆ یەکلاکردنەوەی ئەم کێشەیە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە UN چاودێری دەکات ئەم کێشەیە لەگەڵ مەرکەزە و لەگەڵ ئەو هەرێمەیە دەکەوێتە گفتوگۆ بۆ ئەوەی یەکلاوێت چێ یەکلای دەکاتەوە دەنجی خەڵک یەکلای دەکاتەوە. ئەوە لە جنوبی سوودان وابوو لە کۆسۆڤ وابوو لە هەموو ئانە سەرپەرشتی کرا و UN سەرپەرشتی کردووە و بە بەڕێو بە نەخێر ئەوەی هەر ساڵی پار لە بەریتانیا ڕوویدا دەنجی خەڵکە یەکلای کردەوە. ئەو ڕیفراندۆمی تەبیعی ئاراوایە ئەگەر خەڵکەکە لەگەڵەوە بوو بمینێتەوە بە ڕێژەیەکی زۆر کەمیشی جیاوازیان هەبوو بمینێتەوە یان نەمینێتەوە ئەگەر مایەوە ئەو بەو شێوێ دەوێت گەنەژمایەوە ئەو ئیستیحقاقاتی بەو شێوێ دەبێت دەنجی خەڵکە لەسەرەوە بوو کە نەمینێتەوە. ڕێز وزەرای ئیستیخالەی داوتی لەگەڵ ئەوە بوو کە بمینێتەوە وتی مادام ئەوەیە کە ئێوە ڕێیتان وایە بمینێتەوە منەوە ئیداری ئەوم پێ ناکرێت ئیستیخالەیدا. ئێمە کێشەکان ئەوە بەو شێوەیە یەکلا دەکرێتەوە. ئێمە کێشەیەک لەگە بەغدایە ئێستا بەغدا UN نایەتە نێو ئەمریکا نایەتە نێوەندیەوە و عێراق هەر قەناعەتی بەوە نییە. یعنی ئەمجا عێراق کۆمەڵە گرفتی لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر مەسلەی ئیداریات و پێکاتە و ئەو وەسعانەی کە لە ڕابردووە ڕوویداوە نە مەسلەی ئەوەی هەرێم حەقی نەبێ و هەرێم بۆ خۆی جیاواز نەبێ و بڕیاراتی خۆی پەرلەمانی هەیە حکوومەتی هەیە دەتوانێت بڕیار بدا. ینی زۆرێکی زۆر لە سەربەخۆی شتێکی کەمتر نییە. ینی سەربەخۆی ئەوەیە کە ئێمە بڕیاری خۆمان بۆ خۆمانەوە نەوتی خۆمان بۆ خۆمانەوە وەفد دێ دەڕوا چێ دەڵێ ماڵت لەکوێ. بەڵام ئێمە لەوەیان ڕیفراندۆم بۆیە وڵاتانی هەموو تەیدی ئەوە دەکەن کە ئەگەر عێراق بەو شێوە ڕازی بێ ئەوە UNش دێتە نێوەندەوە وڵاتانی تەیدی دەکەم کێشەیە بە دەنجی خەڵک یەکلا دەبێتەوە. بەڵام ئەگە پرس بە خەڵکی لە هەرێمی کوردستان هەموو پێخۆشە سەربەخۆی بەڵام باوەڕت بێ نیوەی خەڵک ئێستا بەو سەربەخۆیە بەو شێوەیە ناڕازیە کە کۆمەڵی قەیرانیە چارەسەر نەکراوە لە ماوەی 22 ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێم نەیتوانیوە گچکەترین گرفتی چارەسەر بکە. باشە خۆ سەربەخۆش بێت لەو گرفتانە چارەسەر ناکرێیانی دیسان کۆمەڵی گرفتیکەی دەرەکی بۆ دروست دەبێت ئەوانش ناوخۆیش چارەسەر نەکراوە ئەو کاتە قەیران لەسەر قەیران تووشی ئەو خەڵکە دەبێت. باشە عمری ئەم خەڵکە چییە؟ ینی لە ئەنفال و لە چیمیاباران و دوای لە قەیرانی حکوومەت و
لە فیدرالی و تاگەیوەتە ئێستا هەر لە قەیرانە بژێ ئێ نابێ خۆشیێک بدینێ ئازادیەک بدینێ تۆزێ هەوای ئازادی هەڵمژێ بڵێ ئێمە تۆزێ باژیانم خۆش بێ خاوەنی دوو فلوسی خۆی بێ ئێستا چێ خاوەنی هەمووی کەوتۆ ژێر قەرزەوە ئەو هەموو شەریکاتی گەورەیە ئێستا کەوتۆ ژێر قەرزەوە خەڵک پارەی نییە ژیانی ڕۆژانی پێ بەڕێ بکە ئێ باش ئەوە سەربەخۆ بێ یان سەربەخۆ نەبێت لە مەسەلەکە دەگۆڕ بەڵێ زۆر باشە کاک سەلیم بەس زۆر بە کورتێگەر وەڵامی و پرسیارەشم دێتەوە سەبارەت بەوەی کە کۆمیتێ ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم کە دووەم کۆبوونەوەی ئەنجام داوە بەلایەوە بڕیارەکانی وەم کۆمیتێ شەرعەتی هەیە بەلایەوە بخۆی ئێمەشیلێ ئێمە لەو هەرێمی کوردستانە ئەوەیە هەموو حیزبەکان متتەفیقن لەسەرەوەی کێشەی هەرێمی کوردستان بە حکومەتی و بە پەرلەمانی و بە هەموو بڕیارەتەکانی حیزب حەلیکە و حیزب چارەسەریکە و ئەوانەی کە مەسلەی پەرلەمان و حکومەت و یاسا ئەوانەیە مشتی لاوەشیە یا پەرلەمان پێیان خۆشە پەرلەمان تەکلیفی لێکەن پەرلەمان یاسایەکمان بۆ دەرێنە حکومەت بڕیارێکی وا بدە حکومەت یعنی ئێمە لەوە نەجاتمان نەبووە یعنی لە بەرەی کوردستانی نەجاتمان نەبووە تا ئێستا دەناوە پێویستی بە حەفدە حیزب و دانیشتنی حیزبەکان و بڕیاری حیزبەکان و ئەوە بە پێی یاسا تەعاملی لەگەڵەکرێ و یاسانی کوێ دەرەچێت لە پەرلەمان دەرەچێ بەڵام ئێمە بەو ناسەر بەخۆی خۆمان نەمانتوانێت ئیدارەی حکومەتێک و پەرلەمانێک بدەین بگەڕێنەوە بۆ بڕیارەکانی پەرلەمان بگەڕێنەوە بۆ بڕیارەکانی حکومەت و ئەم حکومەتە لە ژێر چاودێری ئەم پەرلەمانە کاری خۆی بکە ئامادە نییە لە ژێر چاودێری و پەرلەمانە کاری خۆی بکە ئەجا ئێمە قەنەعاتمان بەو شێوەیە نەبوو بۆش بەشداریمان نەکرد. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس واتەگرم لای بەرز دکتۆرە سەبارەت بەو وەفدەی کەوا بڕیارە پێک بێنرێت سەردانی بەغداد بکات بۆچی گرینگە ڕەزامەندی بەغدا بەدەست بێنرێت لە سەر مەسەلەی ئەنجامدانی ڕیفراندۆ خۆی وەکو لە بێدایەتە وتم ئەو وەفدەی کاڕاوەفدێکی حیزبیە یعنی لە پێکاتی حکومی نییە بحقیقەتەن ئەو هەموو کۆبوونەوەکان لە ئەساسە لە ناشەرعیەوە کراوە یانێ شەرعی بن بەخۆیان ئێمە هەرێمی کوردستان لە 2005 تا دەنگمان ناو بە دەستورە لەبەر ئەو ئیسیفتایی کە ئێستا ئەکرێ ئەو ئامانجەی کە ئەمان هەڵیان گرتووە نادەستوریە کە تۆ وەرە حەلی دەستور بکە دەستور تۆ دەنگت داوەتێ لە 2005 ئەوەی کە من زۆر لە کەناڵەکان و بە حقیقەتەن وابزانم بە کوردی ئەمە یەکەم جارمە لەسەر ئیسیفتا و لەسەر بۆچوونەکانی خۆم بدوێم لەسەر مەوزوع ئەو لە زۆر کەسانێکن ئەڵە دەستوریە نەخێر دەستوری نییە وەرە لە حەو مادەی 126ەکەش دوو فەرعە هەژ مادە ئەڵێ باسی ئیسیفتاکە باسی ئیسیفتا ئەکات لە چییە یەکێک لەوانە بۆ نمونە لە مادەی 4 لە دەستوری عێراقیە باسی ئەوە ئەکات کە ئەڵێ ئەگەر بێت و محافظە بۆن منم ناوچەی هەورامان کە ئەیانە ئێستا لە لوغەی هەورامی ببێتە لوغەیەکی ئەساسی حەقێکی شەرعی خۆیەتی لە دام و دەستگا حکومیەکانیە بەکاربێنێ بەڵام ئەبێ بەغلبێ مطلقە بێ ئەغلبیەکی مطلقەتیایە بێت یەتە سەر مادەی 119 بۆ پێکەنانی ئەقالیمەکانە ئەقلیمەتوانی پێک بێنی لە چەند محافظەیەکە کەتیایەتی مادەی 126ەکە باسی چی ئەکاتوانێت لە مادەی دووهەمەکە یا باسی لا يجوز يعني لە ئەساسیاتی دەستورا بگۆڕین لە مەبادی ئەساسیەکەیە لە مادەیەکی چوارەکەیە باسی چی ئەکاتوانێت پێکهاتەکانی ناو دەستور ئەکاتیە یعنی بەڵام تۆ کەینە سەر مادەی 131 باسی هەموو جۆرە ئیسیفتایانە ئەکات لە هیچ مادەیەکە مادەی 140 باسی تطبیع إحصاء استفتاء في كركوك نيوتوا استفتاء بكلاريمي كردستان خوشي بربسان خوشيان رولا نبو لدان يعني آخر أما مشكلة اللي راه كاتي خوي بيران لو نكدو تور ماديكي دستوري بتسبين لو خوي هەڵەکە لێرە هەبووە ئێمە ئەمە مادەی سەوچلە مادەی سەوچل و دووەڵە چییە لە حاڵەتێک ئەگەر تۆ تعدیلی دەستورت کرد سێ محافەزە حەقێکی ئێمە مشکلەکەمان لەکوایە لە تعدیلی دەستورە هەیە کە ئەمانەیەن بۆ بەغا ئەگەر بێت و لە پەرلەمانی عێراق دەستور گۆڕا مادەی سەوچل و دووش لابراکەوەتە تۆ حەقی ڤیتۆکەشت نامێنێ مادەی سەوچل و دووەکە لە حاڵەتێکە یعنی کاتێک کە تۆ تعدیلی دەستورەکەی بە گورزەیە بە تاکە نایە مادەی 1 و 2 3 4 بە گورزەیە دەنگی پێ ئەیرێ بەتاکید سونە و شیعە دەنگی پێەیە ئەگەر لە مەساڵحی کورد نێبێ فەرزنا لابرا مادەی سەوچل مادەی سەوچل و دووەکەش لابرا تعدیلی تیاکراوە حەقی ڤیتۆکەی کوردیش نەما ئەوەش نەما حەقی سەوچل و دووەکە باسی ئەوە ئەکات ئەڵێ لە حاڵەتێکە ئەگەر بێت و مەسەلەن با بڵێ ئەو گۆڕانکاری کە لە تعلیلی دەستورە هاتووە تۆ بۆ تێسێ محافظە بەڵام بە ئەکسەریەتێکی بە ئەکسەری مطلق یعنی دەنگ ناڕزایی دەرببڕیتەوە بەرامبەر بەوە ئەوە ڕەفزە بێتەوانێ لەو حاڵەتە هەرمی کوردستان کە ئەم سێ محافظەیە کەرکوک
وەکو سلێمانی هەولێر و دووهۆک و هەڵەبجەشت کە ئێستا وەکو محافظە بەڵام لا یزال ئەمرێکی ئیداری مەوەقع تەوقیعی بەغایەتیان نیە ئەتوانن چی بکەن ڕەفزی تعدیلەکە بکەن ئەو کاتە تۆ دەستور وەکو خۆی ئەمێنێتەوە حەقێکی مەشروعی تیا ئەمێنێتەوانە ئەمەی کە ئێمە ئەیکەن لە هەرمی کوردستانە التیزامێکی دەستوری نییە تۆ کاتێ ئەبێ بێت هەنگاوەکانی سربەخۆیی هەنگاوەکانی ئیسیفتا بەو شێوازە نابێ ئەو وەڵشت مادەم سەرکردەکانی کورد گەورەترین خیانەتیان کردو بەرامبەر بە میلەتی کورد چونکە لە میلەتی کورد کاتێک لە 2005 گەورەترین بەقوتی هەبوو لە ئەیانتوانی لەو کاتەیە کە ئیسیفتایەکی شعبیمان کرد لە ساڵ 99مان هێنا بۆ دەنگدا بە دەستور بۆ خۆ ئیلتیزام کردەوە بە بەغاوانێ و ئەمڕۆ بە خەڵکی هەژار و فەقیرە فرۆشیتەوە من ئیسیفتا ئەەکەم خیانەتەکە لە چیە یەکێک لە گەورەترین خیانەتی میلەتی کورد یەکێتی و پارتی کردویانە من مەسئولم بەرامبەر ئەم کەناڵە مەسئول نییە بەرامبەر بۆ قسەی کە منێکم وەرە بریمەر خوێنەرەوانە بریمەر ئەڵێ لە کتێبەکەی ئەڵێ چی باسی چیەکە ئەڵێ من دوو سەرکردەکانی هەموو شیعە و سونە و کوردم کۆ کردوانێ ترسم هەبووە لەوەی کە کورد داوای سربەخۆییم لێ بکە بەڵام بەداخەوانە یەکێتی و پارتی دێکی بە 500 ملیۆن دلار ڕۆژنە دەروانێ ئەمە لە کتێبەکەی بریمەرە ئاڵێت خۆ لە دکتۆرە تافگەوان ئاڵێ کەواتە تۆ کاتێک کە جەوەکە لەبار بوو خەڵکێکی هەرمی کوردستان هەر هەمووی ئینتیمای هەبوو هەمومان ڕازی بوون بە شتەکان تۆ هاتیت خۆت بەستەوە بە دەستوری عێراقیوانێ و لە مادەیەکە وتی ئەبێ ئەرز و خاکەکەی عێراق ئەپارێزم ئەی ئێستا تۆ چۆن پێشێری کوردەکرا و کاتی مادەیەکدا بنێ باز لە مەسەلەی چارەنووسی خۆی یەک مادەی چارەنووسییانە لەمەیە بەڵێ ناتوانانی کوردەوە بسەسپێنن نەخێنیتوان لەسەر بەخۆی نەکردو بیریان لەسەر بەخۆی نەکردەوە بیریان لە گیرفان کردەوە ئەینا ئەو کاتێک کە هەردوو سەرکردەی یەکێتی و پارتی کە لە لای بریمەر یەکی 500 ملیۆن دلاریان وەرگرت لە بری ئەوە بریمەر ئەڵێ من ترسام لەوەی کە ئەم دوانە داوای سربەخۆییم لێ بکەن بەڵام لە دواییە پێیوتم 500 ملیۆن یەکی مەبلەغی پارەیان لێ داوا دەک لە بەرامبەر یعنی ئەمە بۆ نمونە کۆبوونەوەیەک بووە سەرکردەکانی شیعە سەرکردەکانی سونە لەگەڵ کوردەکانیان تیابوون کێ ئێمە نوێنەری گەلی کوردووە لەو کاتەیەکێتی و پارتی لە کۆبوونەوەی هەبوون هەردوو سەرکردەکەی تیابوون بە پرسیارێک لە یعنی کە هاتوتە سەر شیعە داوای چی کردو سونە داوای چی کردو کورد داوای چی کردو کورد بریمەر خۆی لە بەدەستنووسی خۆی بە ئینگلیزی عەربی کوردیەکەی بە هەر سێ لوغەکە نووسیوەتی تایە ئەڵێ ترسم هەبوو ترسام زۆر لەوەی کە کورد بڵێ ئێستا ئیتر ئەمێ جیابمەوە ئیستیقلال وەرگرم بەڵام بەداخەوانێ دێکی داوای مەبلەغی پارەیان کرد باشکەواتە کورد ئەگەر بۆ نمونە 2005 بیتوانی بێ ئەو مادەی لە دەستوری عێراق بچەسپێنی مەسەلەی ڕیفراندۆم بە ڕوونی ئێستا ڕێگە خۆشتر دەبوو ڕێگە خۆشتر ئەبوو بەڵێ ڕێگە خۆشتر ئەبوو بەڵێ ئەو کاتە لەبارتر بوو وەک لێرە ئێستایە ئێستا کوردستان لەباری نەهامەتێکی اقتصادیایە لەباری ئەوە هەیە کە لە سای ئەم ئەحزابەوانی ئەم دوو حیزبە گەورەوانیە کوردستان کەوتوتە ژێر قەرزێکی زۆر گەورە مناڵێک لە دایکە بێ پار ئیحسایەکەم کرد دوو دەفتەر قەرزارە ئێستا بوو بە دوو دەفتەر و نیو یعنی کەواتە تۆ باسی سربەخۆیی لە ئێستایە ئەینا ئەمەی فرۆشنەوە بە خەڵک لەبەر سەر کورسیەکە ئەمەی کە من ئەیبینم لە ساحەکەی هەرێمی کوردستانە واللهی هیچی لە 74 کەمتر نییە چکە 74یش بە حقیقەتەن یعنی خۆمان هەر هەمومان لەو کاتایەک حیزب هەبوو کە پێوترا پارتی دیموکراتی کوردستان نەیەکێتی هەبوو نە هیچ ئەحزابێکی کوردی هەبوو لە ساحەکەیە هەموو سەرکردەکانی پارتی دیموکراتی کوردستانیان تەوەقع بوو لە ئێران دوو اختیار خرایە بەردەستیان یا ئەوەتە فەشەلهێنان بە شۆڕش و یا ئەوەتە ئێوە حیاتی خوانیان هەڵبژات ئێستش واهەیە کورسیەکە بۆ بەوەی کەوا ئیتر ئەبێ هەرێمی کوردستان بە ئیسیفتایە بڕوە کاکە تۆ ناشەرعیت یعنی داوا ئەکرێ پەرلەمان من لە هیچ لەگەڵ کارەکردنەوەی پەرلەمانی کوردستانانیم چکە بۆ من تۆ پەرلەمانی کوردستان بۆ چه ئەساسێکە بێتەوە بۆ ئەوەی کە دەنگ بم بە ڕفراندۆم چی تەزدیقێکە ئەبێ سەرۆکێکی ناشەرعی کەواتە بە شەرعیت بم بە تۆ کەواتە تۆ پەرلەمان کە ئێستا گەورەترین هەڵەت کرد پەرلەمانی داخست حکوومەتی پێشێل کرد ئێستا ئەڵێ وەڵام من پەرلەمان با بڵێن بە 15 ڕۆژی تر پەرلەمان کاراکەمەوانێ بۆ کارەیەکی تۆ بۆیە شەرعیت بم بە تۆ شەرعیت نایەن بە تۆ دیەک حاڵەتە داواکارم مەسعود بەرزانی ئیستیقالەکەی خۆی بنووسێ بینێرێ بۆ پەرلەمان منیش لەگەڵ ئەوەیەم بە هەر هەمومان پەرلەمان کاراکەینەوە کە ئەو ئیستیقالەکەی نووسی با بڵێن کە هەر کەسێکی تر مشکلەمانێ ئەحمەدە مەحموودە کێیە ئەبێتە سەرۆکی هەرێم ئەو دەسەڵاتەکە چێ بۆ سەرۆکی پەرلەمان سپاس دەکەم دکتۆرە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای کاک سەریم لە هەولێر لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
پێهێنی ئەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و موجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک سەلیمە گەر بگەرم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا باس لە کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکرێت لە ماوەی 2 هەفتەدا پێتان وایە پەرلەمان دەتوانرێت لەو ماوەیەدا کارا بکرێت و یاخود پێدا هەدەفی سەرەکی چییە لە ئێستادا بۆ کاراکردنەوەی پەرلەمان؟ وەڵام پێم وایە پەرلەمان لە ئێستادا هیچ ئیشێکی نەماوە یانی چکە بڕیارەکان هەمووی دراوە و کاتەکان دیاری کراوە و حیزبەکان ئێستا پرسی ڕێفراندۆم و دروستکردنی وەفد و گفت و گۆ هەندێکیان کردو هەندێکی ماوە کە پەرلەمان بێتەوە ئەوەندەیە لە بیناکەی خۆی دانیشێگەنا ئیشێکی نەماوە ینی کاتی هەبێ چکە پەرلەمان ئەو کاتانە ئیشێ بوو کە هەموو لایەک داوای دەکرد کە بەو شێوێ نەبردرێەوە لە کار نەخرێەوە پەرلەمان ئامادەسازی بکە و چاودێری ئەم حکومەتە بکە و تووشی ئەو هەموو ژێر قەرزیە نەبین ئەو لایەنەی کاری حکومەتە تا ئێستای مە نازانی هەردەیە قەرزارین و پارەمان ڕۆیەوە و پارەمان نەماوە و کەوتۆتی نژێر قەرزەوە ئەوستا بە پەرلەمان یەکلا دەکرایەوە پەرلەمان ئێستا ئەو ڕۆڕەشی نەماوە ینی بۆی لە ئێستا پەرلەمان ئەگەر هەر بۆ ئەوەندەی بڕێ ئەوەی کە لە ڕابردوو کراوە ڕاستە کارەکانی کردوتانە ڕاستە و یعنی وا هەستەکەم لە هەرێمی کوردستانە ینی وەک باسم کرد مەسلەی پەرلەمان بۆتە پرسێکی زۆر لاوەشی لە دنیاشا بەو شێوێنی وەگەر واژ نەبووە پەگ نەدەخرایانی بۆیە ئەمە قسەی زۆر لەسرە ئایا پەرلەمان بە فیعلی بەو شێوێ کارا دەبێتەوە و هەر ئەو لایەنانە بڕیاری بۆ دەدەن یان لایەنەکانی کە بە فیعلی لە پەرلەمانە کاران ئەوە بڕیاری بۆ بدایە دێتەوە نایەتەوە بە تایبەتی سەرۆکی پەرلەمان سکرتێری پەرلەمان بەو شێوایەوەیان قبوڵە و بێتەوە چ بکە بۆ بڕیار بۆ چ دەرکە وای ئەو بڕیارانەی تا چەند یاساییە ینی بە هیچ ناگەم پێم وایە ئیشی 2 ساڵی پەک بخەی ماوەی بەخۆی سێمانکی ماوە بەو سێمانگا دەتوانێت چ بکایانی بەڵێ بەوە چوونیەوە ئێستەیەوە کە بۆ نمرەلایەنێکی وەکو پارتی هاتوتە ژێربارەوەی کە پەرلەمان وەکو خۆیان دەڵم بەبێ مەرج کارە بکرێتەوە هیچ خوێندنەوەیەکەیە بۆچی ئێستا مەسەلەن داوای کاراکردنەوەی پەرلەمان دەکەن بەڵام لە ماوەی ڕابردوودا نەتوانراوە پەرلەمان کارا بکرێتەوە؟ ئەخر ئێستا هەموو ئەگەرەکان هاتوۆتە سەر کۆتایی ینی لەم سێمانگە هەموو بە مەسەلەی حکومەت و پەرلەمان و هەرچی یاسای لە ماوەی 24 ساڵە هەمووی دەکرێتە ژێر پرسیار و کۆتایی پێدێکە ئەگەر پەرلەمانێک نەبێ ئەگەر بەو شێوێ مدەی بۆ درێژەکرێتەوە هەڵبژاردن دەکرێت ساڵ بژاردن مدەی بۆ دیاری کراوە
و کۆمیسیۆن دەڵێ بە من ناکرێ و هەموو بە عەقڵمەندێکی زانن کە بەو شێوەیە ناکرێ ئێمە دەبووە قسە لەسەرەوە بکە پەرلەمان کە ڕیفراندۆم و هەڵبژاردنەکان لە چ کاتێکی گونجاوە کاتی بۆ دیاری بکە و چارەسەری ئەو گرفتە یاسایانە و بۆ شایاسایانێ بکە کە دەکەوێتە ئەو مابینەوە ئەو بارودۆخی ئێستایە بەڵام ئێستا بڕیارەکان بۆ درا حیزبەکان گوتویانە دەبێت لە 25 نۆ ڕیفراندۆم ئەنجام بدرێ ڕیفراندۆم خاوەنی 12,000 سندوق بێت چۆنی دەکاو چۆنی دادەنێ چۆنی ئیدارە دەدا دوای شەڕبژاردن لە 11 بکرێت چکۆرە 6 کۆتایی بە پەرلەمانیش دێ کۆتایی یاسایی پێدێ باشە ینی ئەوە دەکرێت ئایا دەکرێت ئێستا پەرلەمان ڕاست دەکرێتەوە پەرلەمان دەتوانێت کاتی ڕیفراندۆم بگۆڕێ دەتوانێت کاتی هەڵبژاردن بگۆڕێ دەتوانێت بی کاتەیەک ئەگەر ئەوانە دەتوانێت وڵا زۆر باشە با بێ بیکە بەڵام ئەگە ناتوانێت ئەو بڕیارانە سابتن و قسەی لەسەر نییە ئەوە هەر بۆ ئەوێگە تەصدیقیکە ئەگەنا ناکرێت من پێم وایە پەرلەمان بەرپرسیاری یەکەمە یعنی لەو قەزیانە ئەگەر بکرا حکوومەتێکی ئێمە هەرێمێکی پەرلەمانی بووە حکوومەت لە بەرامبەری بەرپرسیار بووە دەیتوانی چاودێری حکوومەت بکە و چاودێری لیژنەی باڵای هەڵبژاردن کە بڕیاری بۆ دەرکات چ کاتێک دەکرێت دانیشتن بە چەند دانیشتنێ بکرایە ئێستا دوای بڕیاری بۆ دەرکراوە چەند دانیشتنیان کرۆ تا ئێستامە یەکلانە بۆ تۆ کۆمیسیۆنی باڵا بڵێ ئێمە دەتوانین بیکەین تا ئێستا و جوابیان نەداوەتەوە لەبەرەوە بڕیارەکەشی بۆ دەرکراوە ئەو سەری لێ گیراوە دەبۆی ئەم حالەتانە حالەتی نەخوازراوە بەڵێ کەواتە بە کورتی ئێستا ئامان چییە کە باز لە کاراکردنەوەی پەرلەمان دەکرێت هیچ ئامانجێکی شاراوە لە پشت ئەم داواکاری هەیە کە لە ئێستادا لەم دۆخەدا کارا بکرێتەوە وەڵام بە پێوەی کە ئێستا هەیە ئەو دوولانە کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان کە داوای ئەویان بووە هەموو شتێک لە ڕێگەی پەرلەمانەوە بێ و پەرلەمان کاران نەکرێتەوە ئێمە ئامادەی دانیشتنەکان نابین ئەو بەشێکە لەو فشارەی دروست بووە و لە دوای ئەوەش کە هەندێک شتی کەش لە ئارادایەک ئەگەر ئەوان ناڕازی نەبن ئەو دوولانە ئەو ئەگەری تر هەیە و ئەو هەرێمە ئەوها ڕناوەستێ و دەبێت پرسەکان یەکلا بکرێتەوە ئەوش ئەگەر هیچکەی ئەوە شەیە ینی من پێم وایە بەشێکی پەیوەندی بۆیە ئەگەر بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ ئیسلامی بۆ ڕازی بن ئەوانش بەشداری ئەو دانیشتانە بکەن دانیشتنی 17 حیزبەکە بۆ لیژنەی باڵای ڕیفراندۆم ئەوە داواکاریەکەەوە بۆ ئێمە پێمان وابوو نە لە بەرەوەی پەرلەمان پێمان وابوو لە ڕێگەی پەرلەمانەوە بێ و پەرلەمان دیراسی ئەوانە بکەوە یاسای بۆ دەرکا و لەگە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە تاوتوێ ئەو پرسانە بکەن و تێک نەگیرێت لەگەڵ ڕیفراندۆم و لەگەڵ هەڵبژاردنە پێکەوە بکرێ و یان دوای ئەوە بخرێ یان چارەسەرێکی بۆ بکرێت چکەوە بە ئەکیدی ناکرێ دوو هەڵبژاردن یان ڕیفراندۆم و هەڵبژاردننی پەرلەمان لێک کاتا بکرێوی پارێزگایەکان لە کاتێکا بکرێ ینی بە دوو شێوەی جیاواز و دوومانچیان بین بێ و دیارە من پێم وانییە ینی ئەویان بۆ بکرێ ئێگە ناکرێت چی لێ دەکەی و لە 6 پەرلەمان کۆتایی دێ عمری کۆتایی پێدێ بۆی پەیوەندی بەو باسانەوە ئەوەش پێم وایە کاتی بەسەر چوەیانی ئەوە بکرێیانی چکە بڕیارەکانی بۆ دراوە هیچ پەرلەمان بێ بە حکوومەت بێ بارچی شێ حیزبەکانی هەمووی کۆبنەوە ئەوە دەگۆڕدرێ ئێمە داوای ئەومان کردووە شوێنی ڕیفراندۆم لەگەڵ هەڵبژاردنەکان یەک بخرێ لە یەک کاتا بکرێن بۆی ئەو گرفتەش چارەسەر بکرێ پەرلەمان بتوانێت یاسای بۆ دەرکە جەتا ئێستاژەوە دیارە ئەم جارە شەرتاکیدی لەسەر کراوەتەوە کە لە کاتی خۆیان دەکرێت وڵاتان عێراق هاوپەیمانان هەموو دەیان با بە کاتی نییە ئەو حیزبانە دەڵێن نەخێر کاتێتی لێ دیکەن ئێ بابیکەن بزانین نەتیجەکەی چی لێ دێ بەڵێ سپاس دەکەم دواتە ڕێم بۆ لای بەڕێز دکتۆرە تابکە سەبارەت بە مەسەلەی عێراق کورد لە 2023 پۆستی باڵای لە عێراق بەدەستەوە بووە هیچ شێکی ئۆتۆکرا بۆ مەسەلەی لێ تێگەشتن سەبارەت بە سەربەخۆی بازە سەربەخۆی کورد کراوە لە ماوەی ڕابردوو لەگەڵ سەڵاتدارانی عێراق نەخێر لەو لە 2023 وانێکەوە بڵێن حکوومەت یاریمی کوردستان ئەو کورد بڵێن کەوەکو بوو بە نەبوو بە شەریکە مشارەکەی لەگەڵ عێراقا کردوانێ بە دەنگان بە دەستورەکەی و بە بەشداریکردنمان لە پەرلەمانی عێراقا و بە بەشداریکردن لەنکە هەمووی تقریبان بڵێن لەسەر ئاسێکی شخصیە کرا چکە ئەگەر بێتەوە ئەمە 3 دەوری پەرلەمانی هەبوایە ئەوە ئەم کاتە لە دەورەی ئەم پەرلەمان ناڵم یعنی بڵێن کاپاکانەیە بۆ خۆمانەکەم کە ئەم دەورەی سێ هەمین
ئەبووە لە دەورەی یەکەم و دووەمە على الأقل مادەی سەوچل ئەوە بە معلقی نەمایەتەوانی على الأقل تطبیع بکرایە ئەو ئیحسایەکەمان بکردایە ئیستیفتاکە لە کەرکووکا بکرایە کە نەکراوە یعنی کەواتە تۆ کاتێک کە ئەچیتە پەرلەمانەوانێک کە نوێنەری خەڵکی نوێنەری چی نەتەوەی نوێنەری شارعیت نوێنەرێکی بۆ ئەوەی کە بتوانانی مافی کورد بەدەستبێنی نەگلەوەی کە کورد هەمیشە یعنی بەڕاستی هەرچیەکەی لە ساحی عێراقی ئێستا ئەو وەفدەیەکەیە بۆ بەغا لە سانەوەی من یەک نمونە بۆ خەڵکی کوردستانە جەرمەوانێ لە ماوەی پێشوە پارتی هەر داوای ئیستیفتاکە داوای سەربەخۆییە کاتوانی ئەی ئەمەد لەچی لە بەغا شەڕی پۆستم بۆکەیت لەم فۆزی حقوقی ئینسانە نوێنەرەکەی تۆ یەکەم ناوە نوێنەرەکەی تۆ یەکەم ناو بوو بەڵێ لە هینی حقوق ئینسانە مافی مرۆڤ یەکەم ناو هێمنە شەڕی لەسەرکرا لە ماوەیە کە دەنگی پێیرا بەڵێ دووەم ناو ناوی ئەوەی سەریەکێتی نیشتمانیە بەسمەیە ئێستا شەڕەکە بۆ کوێیە بۆ فۆزی انتخاباتە بە فۆزی حقوقی ئینسان تەواو بوو دەنگی پێیرا لایەن پەرلەمان بەداخەوە با بدەن کە ئەوایە نوێنەرانی نوێنەری کوردیتەیە نوێنەری کورد یەکێتی و پارتیتیا یەکەم ناو لەسەر لیستەکە هێمن ناوە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە دووەم ناو بەسمە ناوە سەر بە یەکێتی نیشتمانی کوردستانە ڕۆژی بابدەین ڕۆژی شەمە بووە یا یەکشەمە بەڵێ هەفتەی ڕابردوو بوو بەڵێ دەنگی پێیرا فۆزی حقوقی ئینسانە هەمویان با بدەن کە یەکێتی و پارتی شەڕە پۆستەکە ئەکەن ئێستش ئەم وەفدە آخر بالتأكيد بهاربي كرد يعني تأكيد بمكلا چونکە کاتێک کە تۆ کۆبوونەوە ئەکەیت ئەبێ ئەوراقێکی مستەمسەکیت پێ هەبێ کە من ئەم کۆبوونە خاڵی یەکەم و دووەم لەگەڵ عەبادیە لەسەر ئەمە بووم و ئەبێت مەکشوف بێ لە ژووری داخراوە نەبێ تأکیدم یەن بۆ چییە بدیسانە بۆ شەڕە کورسیە ئێستا شەڕە کورسیەکە بۆ مفۆزی انتخاباتە لە بین یەکێتی و پارتیایە کە ئەیانەوەیەکی یەک کورسیتر لە مفۆزی انتخاباتیشە بێنەوەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی بەغا کەواتە تۆ شەڕی کورسیەکەیت لەم لاوانیە من تێناگەم ئەڵێ با لەگەڵ عێراقا جیابینەوانی لەم لاوانی ئەڵێ وەڵا حەقێکی شەرعی خۆم من یەکێک لەو پرسیارە لە قەناتێکی عەرەبیا وتم ئەگەر حزبی يعني ديمقراطي كردستاني بارتي ديمقراطي كردستان داوای جیابوونەوەکە ئەم نوێنەرە و بۆچیە بێ بە حزبێکی تر ئێمە داوامان نەکردووە کۆمەڵ داوای نەکردووە لە ئێستاە بابدێنکە با نوێنەری حزبێکی تر بووە نەخێر استحقاقی کورسی خۆمە استحقاقی کورسی خۆتە واز لە استفتا بێنەوە خەڵک مەخەرە ناو بەحرێکەوانەیە کە نەزانی بەرەو کوێ بیتەوانێ ئەو سەفینەیە زۆر بە کورد دکتۆرە جیازی چی لەنێوە ڕیفرەندەمەوەی 2005 کە کرا لەگەڵ ئێستاە کە پەرلەمانی ڕۆڵێکی تیانە بەڵێ خۆی ئێستفتا ئێمە ئەگەر ئەوەی ئێستا ببینین ئەمەی ئێستا سیاسی و شعبیە بە حقیقەتەن لە ڕووی ئەگەر مەوزوع ئێوانە بە ئیلزامی نییە بە حقیقەتەن لە حاڵەتێکە ئەوەی کە کراوە ئیستفتایە کرا لە شعبێتێکی هەبوو لە سان و 9.9 خەڵک دەنگی پێەیە ئەوی شەرک و ئێستاوە ئێستش ئەمە کە پارتی دیموکراتی کوردستان ئێوێ پەرلەمان کارا کاتەوانێ قوەیەکی دەستوری بە یعنی لە حاڵەتێکە ئەگەر لە یاساکە لە کۆمیسیۆنی باڵاوانێ بچێ بۆ پەرلەمان دەنگی باتی و ئیستفتاکە بێ ئەوە ملزەمە بێ بەڵام تۆ بەعکسەوە هاتووە حیزبێک دای ڕشتووە ئەنجا ئەوێ ئیجباری پەرلەمان بکە پەرلەمان دەنگی باتێ بۆ ئەوەی کارەکردنەوەی پەرلەمان بۆ چییە بۆ ئەوەیە کە یەکەم شت بۆ ئەوەی کە دەنگ بن بە ئالەساس بۆ ئیستفتا بۆ 25 چینی بەڕێستان دەبێت کۆمەڵ و گۆڕان کە دوو دەستی لە دەستی سەرۆکاتی پەرلەمان چۆن مامەڵە لەگەڵ ئەم کاراکردنەوەی پەرلەمانە بکەن احتیمالاتە مەسەلەن بابن زۆری نە یەکێتی و پارتی زۆری نەیە پەرلەمان کاراکەنەوانێ دەنگی ژێن بە بەمە و دەنگی ژێنەوە بەچێ بە شەرعیت بە مەسعود بەرزانی خۆ مشکلەکە لەکوێیە من ئەمە دەنگم ما بە یاساکە چیە بێت تەزدیقیکە یاسا لە هەرم لە بەغایە دوای پەرلەمان دەنگیاتی پێ دوای بە چوونی و دەبێت لەگەڵ ئەم شێوازە کاراکردنەوەی دابن من بەش بە حاڵی خۆم مەفروض نییە لەگەڵیا بن چونکە بۆچیە یەکەم بۆ ئەوەیە کە دەسەڵاتەکان یعنی شەرعیت بەمەوانێ بە سەرۆکی ئەقلیم سەرۆکی هەرێمی کوردستان ئەمە ئەوەیە و دووەمیشیان دەنگ بم بە شتێکی ناشەرعی کە نازانین بەرەو چوو ئەڕێین ئێمە یعنی خەڵک نییە هیچ کەسێک نییە داوای سربەخۆیی نەکات داوای ئەوە نکات کە قەومێتێکی خۆی و وڵاتێکی سربەخۆیت هەبێ بەڵام نەک بەم شێوازی کە لە شێوازی حیزبە لە پێناوی دەسەڵاتی خۆیان بێ لە پێناوی ئەوەی کە بمێنێتەوە بە کورسیا لە پێناوی ئەوەی نەکسێکی 74 بەسەر خەڵکی هەرمی کوردستان نابێنێتەوانە ئەینا بابدەین کا فەرم و خۆت وەرە لەگەڵ حکوومەتی عێراقیە بە دەستور حەلی دەستورم بۆ بکە لەگەڵا عێراقا دوو وەرە موافقاتی دەولیم بۆ وەربگرە سێ موافقاتی ئەقلیمی بۆ وەرگرە چوار دەورەکەمان سووریا تورکیا ئێران ئەمانە هەمووی بۆ وەرگرە اینجا ئێمە ناو حاڵ و گوزەرانی خەڵک اقتصادێکی بەقوت جێشێکی بەقوت ئینتیمایەکی بەقوت لە ناو خەڵکە خەڵک ئێستا کە هیچی لەسەرەوە نییە خەڵک نانیەوێت لە تۆ ئینتیما وایە لێ کردووە شەڕی ناوخۆی و شەڕی کورسی پارەوای لە خەڵک کردو ئینتیمای بە وڵاتەکەی خۆشی نەماوە کەوا تۆ یەکەم شت دەبێت ئینتیما بگەڕێن و ئینتیما بە چیە گەڕێن
بکاتەوە بەوەی کە تۆ واز لە کورسی بێنە یعنی لەو حاڵەتە من کاتێک بەم ئیسیفتایە دەنگت پێ ئەم تۆ استقالە بکەیت بەسعود بەرزای استقالە بکات. بەڵێ سوپاس دەکەم کاک سەلیمە گەبگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان ئێستاوی کە پارتیاتە ژێربارەوەی کە بەبێ مەرج کارا بکرێتەوە خۆیان دڵ بەبێ مەرج پەرلەمانەکە کارا بکرێتەوە فشاری بۆ نمونە کۆمەڵ و گۆڕانە یاخود فشاری ئەو حیزبانەیە کە ئێستا لەگەڵ پرۆسەی ریفراندۆمدان. وەڵام پێم وایە بخۆی داواکاری ئێمە لە سەرتاوە هەر ئەوە بوو کە مەسەلەی لە پەرلەمان کارا بکرێتەوە ئەو پرسانش لە ڕێگەی پەرلەمانەوە چارەسەر بکرێ و لایەنەکانیش بە تاکید هەوڵیان داوە بەڵام دیارە پرسی ڕێفراندۆم زۆریان جیاواز کرد لەوەی کە لە پەرلەمانەوە بێ ئەو دەکرێ و بەبێ پەرلەمانیش دەکرێ ئەو فەراغێکی زۆری خستە ئەو نێوانەوە کە دەکرا زووتر پێش بڕیاری ئێمە لەگەڵەوە بووین پێش بڕیاری کات و شوێنی ڕێفراندۆم پەرلەمان کارا بکراتەوە ئەو قسەی لەسەر و پرسانە بکردایە چکە بەرامبەر بە عێراق دەبووە یاسایی یانی چکە هەموو بڕیارەکانی پەرلەمان ئەوەی لە پەرلەمانەوە دەرەچێت لە عێراق هاوکو یاسا تەعاملی لەگەڵەکرێ بۆیە ئەو بڕیارێک دەبوو لە کاتی خۆی دەبوو دوای ئەوش دەمانتوانی ئەو هەنگاوەکانی کەی بۆ دەرەوە بۆ هاوپەیمان و بۆ معلوماتی جەنابتان ینی من تا ئێستا عێراقیش بەو شێوەیە بێمنەتی دەرنەبریەوە بەرامبەر بە هاوپەیمانان و بەرامبەر بە ئەمریکا تا ئێستاش لە ژێر ویسایی ئەمریکادا ینی ئەمریکا مەساڵحی خۆی لەو ناوچانە هەیە و بە تاکیدی دیفاعیشی لێ دەکا و عێراقیش دەبێ هاوکار بێت چکە عێراقیش ئەو دەوڵەتەی کە ئێستا هەیە گەر ئەمریکانە بووەوە هەر نەدەبوو وارێمی کوردستانیش بامان شێوە چ لە 2023 و چ لە 91 و چ لە ئێستاشدا یعنی ئەمە دەبێ هاوتەری بێ لەگەڵ ئەو بەرژەوەندیانەیە ناکرێت و شتێکی جیاواز بی و بتەوێ هەنگاوی زیاتر بنێت چکە ئەمانە هەم ئەمریکا بەی خۆی دەزانێت و هەم بەرژەوەندیەکانی خۆشی لێرە دەپارێزێ و پێویستە هاوتەری بێ لەگەڵەوە بەڵام خاڵێکی زۆر گرنگکەیە کە ئێمە بەڕاستی وەکو لە ڕابردووە خەریکە نادیدەی بگرین کە هەرێمی کوردستان بەس ناوی نەبووە گەنا سەر بەخۆ بوو هەر وەفدێک هاتۆتە عێراق لەسەر ئاستی باڵا ئەمریکا هاتۆتە ئێرش هەر وەفدێکی ئەوروپی هاتۆتە بەغدا هاتۆتە ئێرش ینی سەردان ئێران کرۆ بە جیا یان چۆت هاتۆت نێر ئەمجا چۆتنەوێ ینی گرنجێکی زۆر بێرەدرا بەڵام دوایەوەی کە من پێم وایە زۆرێک لە ناومێدی ڕووی لەوان کرد کە ئەم هەرێمی کوردستانە نەتوانێت ئیدارەی خۆی بکە نەتوانێت پەرلەمانی خۆی هەبێ نەتوانێت حکومت لەژێر چاودێری پەرلەمانە بێ ئەم هەموو نیگەرانی خەڵک ئەوانش حتمیە تەمەشا دەکەن و ئاگان لە ئێستا لەو ڕۆژانە باز لە ئەمریکا باسی وەزی هەرێمی کوردستان و ئاشتی هەرێمی کوردستان و یعنی ئەمە خۆشگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان بۆ هیمۆن ڕایتس وۆچ لە ئەمریکا نییە و نازانێ پرسێکی نێو دەوڵەتیەکە چ لە ئێرە لە هەرێمی کوردستان و لە عێراق دەگوزەرێ یعنی خۆ وڵاتانە ئاگان لە وردو درشتی ئێرە هەیە بۆ ئێمە نەمانتوانێت ئەو هەنگاوانە ببڕینەوە ئەو بەرچاوڕوونی ئەو وڵاتانە بکەین کە ئێمە بە فیعلی بە هەرێم بێ بە فیدرالی بێ بە سەربەخۆیی بێ دەتوانین ئیدارەی خۆمان بکەین و هیچ زەرەرمان بۆ کەس نابێ لە غێری ئاشتی نەبێ ئێستا ئێمە دەبێ هەتا ئێستاش هەتا تورکیا تا ئێران عێراق ئەمریکا هەموو دیان سوڵحی ئێمە دەکەنێت تا ئێستا نەگەیوەتینێ نەتیجەیەک کە ئێمە بەپێی ئەو یاسایانی لە پەرلەمان دەکەین ئیداری خۆمان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مامی هێرا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە تافگە ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق کە لە ستۆی سەرەکی لەگەڵ مابووی سپاس بۆ بینەرانی بڕێز سپاس بۆ ئەو کاران تا بەرنامەیەکی تر واتان